ئێمەی مامۆستایانی ئایندەی زانکۆ، ئێمەی سەرتۆپی سەرجەم زانکۆ و پەیمانگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر جاداکان بە سەرما بە گەرما لە هەموو شار و شارۆچکەکان زیاتر لە هەموو چین و توێژەکانی تر خۆنیشاندانمان کردووە و جیاواز لە هەموو چین و توێژەکانی تر 41 جار بە شێوەیەکی ئاشتی و ئەکادیمی هاتووینەتە سەر ئەم شەقامە داوای دامەزراندن دەکەین کە سەرەتاییترین مافمانە. ئایا ئەمە مافی سەرەتایی ئێمە نییە؟ لەگەڵ ئەوەدا پێم خۆشە ڕوویدەمم جارێکتر بکەمەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پێی بڵێم بۆچی هەر برا پێشمەرگەیەک کە داوای دەکردی دەچوێ ناوی ئێمە یەکەمەکانی مامۆستای زانکۆ و پەیمانگاکان 41 جارە داوات دەکەین چاومان بە جەنابەت بکەوێ بۆ سەرەتاییترین مافمان کە دامەزراندنە. ئایا ئەمە بەڕەوا نابینی بۆ مامۆستایانی ئایندەی زانکۆ؟ ئایا ئێمەی سەرتۆپی یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان شایانی ئەوە نین چاوت بە گرنگترین توێژی زانکۆ و پەیمانگاکان بکەوێت؟ ئێمە 41 جار بە سەرما و بە گەرما خۆنیشاندانمان کردووە، هەروەکو ئاماژەم پێکرد جیاواز لە توێژەکانی تر هیچ کاتێک گوێرە شێوینیمان نەکردووە. بۆچی؟ چونکە ئێمە خەڵکانی ئەکادیمین، ئێمە دەمانەوێ ئەو بەڵێنانەی خۆتان بە خۆتان بڵێنەوە. زیاتر لە دەیان کتابمان وا لە پشتەوە بەرز کراوەتەوە بە ئیمزای سەرۆک و بەلایانی معنی و بە کۆمەڵێک ئەو کەسانی کەوا پەیوەندیدارن بە کەیسەکەمانەوە. هەر بە واژووی جەنابەت 5 مانگ لەمەوبەر ئایا ئاماژەتان بەوە نەکرد یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان بایۆمەتریان پێ بکرێ بە مەبەستی دامەزراندن؟ ئایا ئەم بەڵێنانە گەیشت بەکوێ؟ ئێمە تێماندایە ستۆری وامان تێدایە، چیرۆکی وامان تێدایە، تووشی نەخۆشی نەفسی بووە بە بەڵگە بۆ دێنین.